بەخێربن. من ڕۆژەم خوێندکاری قۆناغی سەی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی. ئەمڕۆ وەکو کۆمەڵک خوێندکاری کۆلێژی پزیشکین هەستاوین باکردنەوەی ئەم پێشانگە هونەریە لەگەڵ بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی ئایفمسا کە هەر ڕێکخراوی قوتابیانی پزیشکی کوردستانە. و پێشانگاکە زیاتر لە تقریبی 40 تابلۆی هونەری لەخۆ ئەگرێت و تابلۆکانیش ئیڤنتەکە تایبەتە بە ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان بە تایبەتی لە مای ئەخیرا کە کوشتن بە ڕێژەیەکی ئەجگار زۆر بووە و تابلۆکانیش زۆربەی تعبیر لە معاناتی ئافرەت ئەکا لە کۆمەلگای ئێمە و جوانیەکانی ئافرەت پیشان ئەیە. بەڵێ طبعاً ڕێکخراوەکەمان ڕێکخراوی ئایفمسا جگەلەوەی کە چالاکی زۆر لەلایەنی پەرەدان بە توانای با بڵێن توانای پزیشکیەکانمانەوە کۆمەڵێک چالاکی زۆر لەو بوارە ڕێکخستووە و فۆکەسێکی زۆریشی خستۆتە سەر بابەتی جەندەری و ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و با بڵێن کۆمیتەیەکی تایبەتمان بۆ ئەو بابەتە لە ڕێکخراوەکەمان کردوتەوە و ساڵانە چەندین ئیڤنتی لەم جۆرە نەک هەر پێشانگای هونەری کەمپینی بڵاوکردنەوەی هۆشیاری و ئەمانە تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان ڕێکەخین. تاوان هەمومان لە معاناتی ئافرەت ئەو ئافرەتانە تێ ئەگەن کە ئەو توندوتیژیان بەرامبەر کرا و هەمومان چۆن بڵێ جۆرە ترسێک لە دڵمانە کە هەمومان معڕەزین بۆ ئەوەی کە ئەم توندوتیژیامان بەرامبەر بکرێت و ڕۆژێک لە ڕۆژان یان کەس نازانێت لەوانەیە سەرەی هەر یەکێک لە ئێمەمان بێت چونکە کۆمەلگای ئێمە ئەم دیاردەیە زۆر بڵاوە. بڵاوکردنەوەی هۆشیاری بابەتێکی زۆر گرنگە کە پێویستە تەرکیزی زیاتر بخرێتە سەر و بە هیچ جۆرێک چاوپۆشی لە تاوانباران نەکرێت کە تاوانێکی لەو جۆرە ئەنجامەیەن.